بەداخەوە طبعاً ئەم داگیرکاریانەی کە ڕژێمی تورکیایکە داگیرکاریە کە توانم بڕێم لە دژ بە یاسانیە و دەوڵەتیەکانە و طبعاً ئەمە شکاندنی سەروەری خاکی عێراق و هەرێمی کوردستانە. بەداخەوە یعنی ئێمە ئەگەر وەکو هەرێمی کوردستان خۆمان نەتوانین هەرێمەکە بپارێزین و ئەگەر حکوومەتی عێراقیش هەرچەنە یعنی حکوومەتی عێراقی ئێرانی سووری ئەوانە هەمیشە لەسەر لە دژی بەرژەوەندیەکانی کورد ئیتیفاقیان هەبوو چاوپۆشیان لە یەکتر کردووە. ئەوە تا ئێمە ئەمڕۆی بینین حکوومەتی مەرکەزیش بە هیچ شێوەیەک هیچ بڕیارێک یان هیچ قسەیەک لەسەر ئەم پێشێلکاریانەی ڕژێمی تورکیا ناکاتەوە. ئەمەش بۆ لەناوبردننی ئەم قەوارەی هەرێمی کوردستانە و تەنها پکەکە کراوە بە ئامرازێک بۆ ئەوەی شەرعێت بەم پێشێلکاریانە بدەن. من ئەواڵێم یعنی بەداخەوە ئێمە ئەگەر خۆمان وەکو هەرێمی کوردستان ئەو یعنی لەزمەمان نەدابێ بەدەستەوە حکوومەتی مەرکەزیە توانێ وەکو دەوڵەت شکوا بکات لە نەتەوەیەک گرتوەکان لە دژی ئەم پێشێلکاریەی کە یعنی شکاندنی سەروەری خاکی عێراقە. بەس ئێمە خۆمان بەدڵنیاییەوە ئێمە خۆمان لەوە یعنی چۆن ئەڵێم خەمساردین، ئێمە خۆمان لەوە توانم بڵێن هاوکاری ئەو بابەتین وەکو ئەڵێم تورکیا بوونی پەکەکەی کردووە بە ئامرازێک یعنی بۆ ئەوەی کە شەرعێت بە ئۆپراسیۆنەکانی خۆی بدا لە خاکی هەرێمی کوردستان و لە عێراقا هەرچەنە لە ئەسڵیشا مەبەستی ئەوان مەبەست لە ناوبردنی پەکەکە نیە، مەبەستی ئەوان هەڵوەشاندنەوە لە ناوبردنی ئەم کیانەی هەرێمی کوردستانە. و تورکیا تا ئێستەیش خەو بەوەوە ئەبینن کە ئەم هەرێمە کە ئەوان بە ویلایەتی مووسڵی ئەزانن و بە موڵکی خۆیان ئەزانن بیگەڕێنەوە سەر خاکی تورکیا. ئەمە هەرچەنە خەونە لە ڕووی جوگرافیەوە، بەس دەتوانم بڵێم لە ڕووی داراییەوە توانیویانە ئەم بەرژەوەندیە بەدەست بهێنن. ئێمە ئەگەر سەیریکەین پارتی دیموکراتی کوردستان ئیتیفاقیەکی 50 ساڵی نەوتی کردووە لەگەڵ حکوومەتی تورکیا. طبعاً ئەوەی کە ئێستا حکوومەتی تورکیا لە هەرێمی کوردستان دەستیەکەوێت ئەگەر هەرێمی کوردستان بخاتەوە سەر دەوڵەتەکەی خۆی بەقەدەر ئێستەی ئیسفادە نییە. ئەگەر ئەم هەرێمە بکەوێتەوە سەر دەوڵەتی تورکیا ئەو کاتە تورکیا پێویستە بودجەی بۆ تەرخانکە بۆ نمونە موچە بودجەی بۆ تەرخانکە بۆ خزمەتگوزاری. بەڵام لە ئێستا نیوەی داهاتی نەوتی هەرێمی کوردستان تورکیایی بە گواستنەوەوە بە ئەمبارکردن و بە ئەوەی کە لە وڵاتەکەی خۆیەوە ڕایانی ئێمە بە دەرهێنان و بە هەموو تێچۆکانەوە نیوەی نەوتی هەرێمی کوردستانمان بەرەکەیە، بەڵام تورکیا لەسەر جێگەی خۆی دانیشتۆ و نیوەی داهاتی نەوتی هەرێمی کوردستانە بە یعنی ئەم خەونەی تورکیا ئەوەیە یعنی زۆربەی زەختەکانیش بۆ ئەوە کاکە خەڵک بیر لەوە نەکاتەوە داوای ئەو حەقانە بکایان داوای ئەوە بکا کە بڵێ وەڵا تورکیا لەجێوە ئەم داهاتەی حکوومەتی هەرێمی کوردستان یا داهاتی ئەم وڵاتە تورکیای با بە عێراق بێ. ئێمە گەر نەوتەکەمان لە ڕێگەی عێراقەوە بفرۆشین زۆر لەوە قازانشترمانە کە ئێستا لە ڕێگەی تورکیاوەی فرۆشین. ئێمە بمانێنەمانەیە بە پێی دەستور هەرێمێکین سەر بە عێراقی فیدراڵ، بەڵام تورکیا دراوسێمانە. لەوانەیە ئێستا هەندێک کۆلکە سیاسی بڵێن ئەمانە داوای ئەوە کەن بگەڕێنەوە سەر بەغداد. نا ئێمە داوای ئەوە ناکەین بگەڕێنەوە سەر بەغداد، ئێمە داوای ئەوەکەین لە کام دەرگایانەوە ئەتوانین باشترین بژێوی یان باشترین باری دارایی بۆ خەڵکی هەرێمی کوردستان دروستکەین. طبعاً بەگەڕانەوە بۆ لای بەغداد و ئەتوانین خەڵکی شەیە سەرکردەی حیزبەکانی و پەرلەمانتارەکانی تا ئێستاش لە بەغدا موچە وەرەگرن بۆ ئەوانەی خۆیان قسە ناکەن. بەس ئەگەر یەکێک بڵێ ئەمڕۆ بەرژەوەندی کورد لەوایە کە لەجێ ئەوە لەگەڵ تورکیا ڕێککەوێت لەگەڵ بەغدا ڕێککەوێت بە عێراقچی لە قەڵەمەدەن، ئەمەش تەنها دەهۆڵقوتینێکە و هیچ شتێکی کەنی داخەوەم کە پەرلەمان بەو شێوەیە لاتۆ پەرلەمان ئێستا لە جێگەی ئەوە ببێ بەوەی کە حکوومەت بانکە و لێپرسینەوەی لەگەڵا بکە پەرلەمان بووە بە محامی حکوومەت و ئەوانەی کە حکوومەت پێویستێت تێنێرێتە پەرلەمانەوە بۆی پەرلەمان بۆی بکە بە یاسا. ئەمە ئەگەر بۆ نمونە بە پێ ڕێکەوتنی ساڵی 1970 بێ ئەوەی کە تورکیا و عێراق کردویانە بۆ ئەوەی کە بۆ ڕاوەدونانی نەیارەکانی خۆیان یعنی خۆ لەوێ عیبیان لێ هاتوویان نانویستوە ناوی کورد خەنە ناو مەوزوعانە نەیار کێ نەیاری تورکیا و نەیاری عێراق کێ بۆ کورد بووە. ئەوان لە ساڵی 1970 ئیتفاقیان هەیە کە بۆ ڕاوەدونانی نەیارەکانی خۆیان بتوانن ڕۆنە خاکی یەکترەوە. ئەمە بۆ ڕاوەدونان نەک وەکو کردنەوەی بنکە. بەڵام ئێستا بە دیارچاوی حکوومەتەکەی ئێمەوە لە منتیقەی بادینان لە زۆنی زەرد بە ئاشکرا بارەگای تورکیا هەیە. حکوومەت لەسەر ئەوە قسە نەکا، حکوومەت لەسەر ئەوە قسەکات فڕۆکێکی بێ فڕۆکەوان دێت
بۆم بێفرێدا دەخوارەوە ڕوانە حکوومەتی هەرێم قەت لەسەرەوە قسەنا ئەمە ئیشی دەستگا ئەمنیەکانە با بزانێت ئەم فڕۆکانە هیچێ بوون و ئەم زانیاریە لە چ ڕێگەیەکەوە دراوە بە ئەم فڕۆکانە طبعا ئەمڕۆ دنیای تەکنەلۆژیایە ئەو فڕۆکە بێ فڕۆکەوانە هەڵەسێ ئێستا خەڵکەڵێ وەڵا نازانم جاسووسی ئەم کردی و ئەو کردی ئەو کردی ئەم جاسووسی ئەگەر کرابێتی شەمە بە بەرنامەدا ڕێژراوە ئەو کاتە زانێ جموجوڵی ئەمانە لەکوێ و لەکوێ نیە ئەمانە هەمووی کاری مخابراتی ئەمە کاری پەرلەمانی نیە وەکوڵێم ئەمە حکوومەتی مرکزی حکوومەتی هەرێمی کوردستان و دەستگا ئەمنیەکان بۆیان هەیە بە دوواداچوون بکەن بۆی بزانن ئەم حەدەسە چۆن ڕوویداوە و ئەو لایەنەش کە شەهیدەکانی لێدراوە پێویستە بە دوواداچوون کابزانێ سەرچاوەی ئەم جاسووسیە چۆن دامەزراوە و چۆن گەیشتۆ بەو ئاکامە ئەمە حکوومەت ئێستا بە دیارچاوی خۆتەوە ئەم هەموو پێشێلکاریە زانیە بەڵام تا ئێستا کەی هاتوین وەکو حیزبەکان وەکو حکوومەت داوا لە حکوومەتی مرکزی بکەین کە پێشێلکاریەکانی تورکیا ڕابگیرێ یان ئێستا حکوومەتی مرکزی داواکە لە ئێمە ئەڵێ بێ بۆ نمونە سەرچاوی داراییتان بخەنەوە دەستی من سەرچاوە سروریەکانتان بخەنەوە دەستی من نەوتتان بخەنەوە دەستی من بۆ پارەکە ئامادەیە بۆ نمونە زەختمان لێ بکە بەڵام بۆ پاراستنی سنوورەکان ئەویش قسەی لە دەمنایەتە دەرەوە باشە ئەگەر نەوتەکە هی تۆیە خۆ خاکەکەش هی تۆیە تۆ ئەگەر نەوتەکە حکوومەتی مرکزی بە حەقی خۆت یێزانی ئەبێ لە ڕێگەی تۆ تەعاملی پێوە بکرێ خاکەکەش خاکی حکوومەتی مرکزی پێویستە لە ڕێگەیەوە تەعاملی پێوە بکە بۆ حکوومەتی مرکزی لەسەرمە نایەتە جواب بڵێ ئێوە بە چ یاسا و بە چ دەستورێک ڕێگەتان داوە کە حکوومەتی تورکیا بێتە ناو خاکی هەرێمی کوردستانەوە بنکە بارەگادا